بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیوی بەخێربێن بۆ بەرنامەی خۆتان واتە بەرنامەی کرێکار. وەکو نەریتی هەموو بەرنامەکانی پێشوو سەرەتا هەواڵە کرێکاریەکان دەبیستین و دوای دێنەوەلاتان بۆ پێشکەشکردنی تەوەری بەرنامەی ئەمڕۆمان. پێنج کرێکاری کارخانەی لولەی ماشینسازی ئێران دەردەکرێن. حەسەن تالبیان ڕایگەیاند ئەو پێنج کرێکارە بە ناوەکانی ساڵح جەمشیدی، حەسەن نوریپور، قاسم قەلعەنوعی، ئەسکەر میرزایی، مستەفا موشتەبا هەر کام بە 18 تا 19 ساڵ پیشینەی کار بەهۆی پێویست نەبوون لەلایەن خاوەنکارەوە لەسەر کار دەرکراون. ناوبراو وتی ئەوە لە حاڵێکدایە کە پێشتریش لە ڕێکەوتی 25 خاکەلێوە نزیکەی 90 کەس لە کرێکارانی گرێبەستی ئەو کارخانەیە لەسەر کار دەرکرابوون. هەلو بارەوە یەکێ لە کرێکارە لەسەر دەرکراوەکان بە ناوی ساڵح جەمشیدی هۆی لەسەر کار دەرکردنی خۆی و هاوکارەکانی بۆ گوشاری خاوەنکار بە مەبەستی گۆڕینی حاڵەتی فەرمی بۆ گرێبەستی کار گەڕاندووەتەوە. ئەو هەروەها وتی خاوەنی کارخانە لە حاڵێکدا بە بیانووی پێویست نەبوونی کرێکار ئێمەی لەسەر کار دەرکردووە کە پێشتر سەبارەت بە گۆڕینی گرێبەستی کاری لە حاڵەتی فەرمی بۆ پەیمانی هۆشتاری دابوو. خاوەنکار بە شێوەیە دەیهەوێ تەواوی کرێکارانی کارخانە کە نزیکەی 60 کەسن و لە سەروبەندی خانەنشینی بەهۆی کاری سەخت و مەترسیداردان بە بیانووی جۆراجۆر لەسەر کار دەربکات و ئەوەش بۆتە هۆی نیگرانی کرێکارانی فەرمی ئەو کارخانەیە. ئەو هەروەها ڕوونی کردووە ئەو کارخانەیە لە ماوەی چەند ساڵی پێشوو زیاتر لە 1200 کرێکاری هەبوو کە خاوەنکار وردە لەسەر کار دەری کردوون و ئێستا تەنیا 500 کرێکار لەو کارخانەیە سەرقاڵی کارکردنن. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی ئێرانتایە لە بەردەم وەزارەتی کار لە ناڕەزایەتی بە بەرزکردنەوەی ساعتی کار بۆ 12 ساعت لە ڕۆژ و کەمکردنەوەی هەغدەست بۆ 600,000 لە مانگدا نزیکەی 200 کەس لە کرێکارانی شرکەتی ئێرانتایر لە بەردەم وەزارەتی کاری ئێران کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. پێشتر کرێکارانی ئەو شرکەتە لە حەوشەی شرکەت مانیان گرت بوو کە بووە هۆی لە سەرکاردەرکردنی 4 کەس لە کرێکارانی ئەو کارخانەیە و ئەوان ڕایان گەیاند بوو لە ئەگەری وەڵام نەدانەوەی بەڕێوەبەرانی شرکەت ناڕەزایەتی خۆیان لە بەردەم وەزارەتی کاری ئێران درێژە پێدەدەن. گیانەدەستدانی کرێکارێکی 16 ساڵە. جەلال مەلیکی وتەبێژی بەڕێوەبەرایەتی ئاگرکوژێنەوەی تاران ڕایگەیاندووە ڕۆژی هەینی نۆی جۆزەردان بەهۆی ئاگرگرتنی کارگایەکی دار کە پانتاییەکی 500 متری چوارگۆش بووە کرێکارێکی 16 ساڵە کە ناوبراو ناوەکەی ئاشکرا نەکردووە گیانی لەدەست داوە. ناوبراو لە ئاماژە بە چۆنیەتی ئەو ڕووداوە وتی نەشتی گاز لە کەپسولێکی 11 کیلویی لە ژووری حەسانەوەی کرێکاران بووە دەبێتە هۆی گرگرتنی کارگاکە و لەو حاڵەتەدا سێ کرێکاری ئەفغانی تەمەن 35-25 ساڵە خێرا خۆیان لەناو ئاورەکە دەرباز دەکەن و کرێکارێکی 16 ساڵە لەناو ئاگرەکەدا دەمێنێتەوە و گیانی لەدەست دەدات. جێگای ئاماژەیە گیانەدەستدانی کرێکاران لەسەر کار لە ئێران ڕێژەیەکی بەرزی هەیە و 51% ئەو ڕووداوانە بە گیانەدەستدانی کرێکاران کۆتایی پێدێت. زۆرینەی کرێکارانی ئێران خاوەن ماڵی خۆیان نین و کرێنشینن. عەلی دێحقانکیا ئەندامێکی کانونی شوراکانی ئیسلامیکار لە میانەی وتوێژێک لەگەڵ هەواڵنێری نێوخۆیەکانی ئێران ڕایگەیاندووە لەگەڵ ئەوەی ئامارێکی باوەڕپێکراو لە بەردەستدانیا سەبارەت بە ڕێژەی ئەو کرێکارانەی کە خاوەن ماڵی خۆیان نین ئاشکراشی کرد کە نزیکەی تەواوی کرێکاران لە ئێران خاوەنی ماڵی خۆیان نین و لە ماڵی کرێدا بەسەر دەبن. ئەو هەروەها ڕایگەیاند کە لە خۆشبینانەترین حاڵەتدا 50% موچەی کرێکاران سەرفی دانی کرێخانوو دەکرێت. ناوبراو هەروەها لە درێژەدا ڕایگەیاندووە کە بارودۆخی ئێستاکەی موچە و هەغدەستی کرێکاران توانای کڕینی خانوبەرەی لەوان گرتووە. هەغدەستی دیاریکراو بۆ کرێکارانی ئێران لەم ساڵدا 609,000 تمەن دیاری کراوە کە وەک ئەم ئەندامەی کانونی شوراکانی ئیسلامی کار باسی دەکات 50% ئەم موچەیە بۆ کرێخانوو لەلایەن کرێکارانەوە سرف دەکرێت. داخستنی کارخانەی تواننەوەی ئاسنی ئەردەبیل 275 کرێکاری بێکار کرد. بە پێی هەواڵە ناوخۆیەکان کارخانەی تواننەوەی ئاسنی ئەردەبیل لە دەوروبەری شاری نەمێنی پارێزگاری ئەردەبیل هەڵکەوتووە و تا پێش داخستنی لە 3 شیفتی کار چالاکی دەکرد. ئەم کارخانەیە شەوی یەکشەمە 11 جۆزەردان لە وەرگرتنی کرێکارانی شیفتی شەو خۆی بواردوو لە ڕۆژی دووشەممەیش ئەو کرێکارانەی کە چوو بوونە سەرکارەکەیان کارخانەکەیان بەداخراوی بینی بوو.
مرتزا مقدم بەڕێوەبەری کارخانەی کرێکار و نوێنەری ئەردەبیل لە مەجلیس داخستنی ئەم کارخانەیە بە چاوەڕوان نەکرا و بە بێهۆکار ناوبرد. مقدم وتی پێش لە نیوەڕێی دووشەممە 12 جوازەردان کۆمەڵێک لە کرێکارانی کارخانەی توانەوەی ئاسنی ئەردەبیل بەرامبەر بە بنکەی کاری شارستانی ئەردەبیل کۆبوونەوە و خوازیاری بە دووەداچوونی گرفتەکانیان بوون. بە وتەی مرتزا مقدم کارخانەی توانەوەی ئاسنی ئەردەبیل تا پێش داخستنیش بۆ ماوەی 4 مانگ 2 مانگ لە ساڵی 92 2 مانگیش لە ساڵی تازە موچەی کرێکارانی خۆی نەدابوو. جەژنانە و کاری زیاتریشیان لە ساڵی پێش و تا ئێستا وەرنەگرتووە و پێیان نەدراوە. جیاواز لە مەجلە 6 مانگی ڕابردوو مافی بیمەی کرێکارانی ئەم کارخانەیە نەدراوە و تەنانەت ڕێزی بیمەکانیشیان ڕەت نەکراوە. پێش لەمە لە کۆتایی ساڵی پێشوو مەقسوود مەحجووری سەرۆکی ئەنجومەنی سنفی کرێکارانی ئەم کارخانەیە و 2 کەس لە ئەندامانی ئەم ئەنجومەنە بەناوەکانی حەسەن ڕەونەقی و ئەزغەر بابازادە بە هۆکاری ئەوەی کە بە دوواداچوونی داخوازیە سنفیەکانی کرێکاران ناویان بردبوو دەرکران. تەقی بەهرامی بەڕێوەبەری کۆمپانیای توانەوەی ئاسنی ئەردەبیل لە ڕەشەمەی ساڵی ڕابردوو گرنگترین گرفتی ئەم کارخانەیەی لە بەشی هەناردە و سەرمایەی گراڵزانی بوو ڕایگەاندبوو کە لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوایی گرێبەسکەلێکیان بەستووە کە بە هۆکاری گرفتەکان ئەگەری هەناردەکردن بۆ ئەم وڵاتانە نەڕەخسا. بەهرامی بە فرەمباری ساڵی ڕابردوویش ڕایگەاندبوو کە کارخانەی توانەوەی ئاسنی ئەردەبیل بە هۆکاری کەمتەرخەمی بەرپرسان و نەدانی سەرمایەی گراڵ لە کاتی خۆیدا لە ساڵانی ڕابردوو تەنیا بە 20 تا 25 لە سەدی توانایی خۆی چالاکیەکانی بەرەو پێش دەبات. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شەمەندەفەری شاری ئەهواز بە پێی هەواڵە ناوخۆیەکان یەکێک لە کرێکاران لە لێکدانەوەی هۆکارەکانی ئەم کۆبوونەوەیەی دوێنێ سێشەممەی کرێکارانی گرێبەستی کۆمپانیای کیسۆن لە پەیمانکارانی چاودێری دروستکردنی شەمەندەفەری شاری ئەهواز وتی نزیکەی 200 کەس لە کرێکارانی شەمەندەفەری شاری ئەهواز کە لە بەشگەلی بار هەڵگر و کەندنی تۆنل سەرقاڵی کارکردنن لە ڕۆژی یەکشەممای 11 جۆزەردان تا دوێنێ 13 جۆزەردان لە ناڕزایەتی بە وەرنەگرتنی موچەی 5 مانگیان بە پشتبەستن بە بەندی 142 یاسای کار لە کاتژێری دیاریکراو لەسەر کارەکانیان لە کارگە دەبن بەڵام کار ناکەن. ئەو کرێکارە باسی لەوەش کرد کە داخوازیەکانی 5 مانگەی ئەم کرێکارانە پەیوەندی بە مانگەکانی بەفرامبار ڕێبەندان و ڕەشەمەی ساڵی 92 لەگەڵ 2 مانگی خاکەلێوە و گوڵانی ئەو ساڵە و هەروەها زیادیشی کرد خاوەنکار ڕۆژی ڕابردوو بەڵێنیدا کە تا حوتوی داهاتوو بەشێک لە داخوازیەکانی کرێکاران جێبەجێ بکات بەڵام کرێکاران بەو بارودۆخە ئابوووریەی کە لە پەیوەندی بەم بابەتەوە زاڵە گومانیان لە جێبەجێکردنی ئەم بەڵێنیە هەیە. بە وتەی ئەم کرێکارەی پرۆژەی شەمەندەفەری شاری ئەهواز نزیکەی 900 کرێکاری ژێر کۆمای کۆمپانیای پەیمانکاری کیسۆن جیاواز لە دواکەوتنی موچەی 5 مانگ داخوازیە سنفیەکانی تریش وەکو وەرنەگرتنی پسوڵەی موچە ڕەچاونەکردنی ئەو کارە کە لە لای ڕۆژانی پێشوو ئەنجام درراوە و هەروەها جێبەجێنەکردنی پەسەندکراوەکانی هەغدەستی ساڵی 93 شورای باڵای کار ناڕەزایەتیان هەیە. ئەم کرێکارە لەم بابەتەوە زیادی کرد خاوەنکار لە ساڵی 93 لە باتی زیادکردنی 25 لە سەدی موچە 12 لە سەدی موچەی کرێکارانی بەرز کردووەتەوە کە ئەویش هێشتا نەڕژاوەتە حسێبی ئەم کرێکارانەوە. ڕەزا شەهابی 3 ڕۆژەمانی لە خواردن گرتووە. بەپێی هەواڵەکان ڕەزا شەهابی چالاکی کرێکاری پاش ئەوەی کە ڕۆژی یەکشەممە 11 جۆزەردان بە شێوەی لە ناکاو بۆ زیندانی ڕەجای شار گواستراوەتەوە دەستی داوەتە مانگرتن لە خواردن و لەو ڕێکەوتە بەولاشەوە هیچ پەیوەندەیەکی لەگەڵ دەرەوەی زیندان نەبووە. ڕەزا شەهابی خۆی لە شیکردنەوەی هۆکارەکانی مانگرتنەکەی ڕایگەیاندووە ڕێگری لە چارەسەرکردنی نەخۆشیەکانی و بە تایبەتی مۆرەکانی فەقەرات و ملی و لە کاتێکدا کە پێویستم بە عەمەڵی جەڕاحی هەیە لە نەخۆشخانەوە گەڕێنراومەتەوە بۆ زیندان. حکمی 1 ساڵ زیندان بۆ چالاکێکی کرێکاری لە بۆکان. بەپێی هەواڵی کۆمیتەی هاواهەنگی بۆ پێکێنانی ڕێکخراوە کرێکاریەکان حەسەن ڕەسوڵنژاد چالاکی کرێکاری و ئەندامی کۆمیتەی هاواهەنگی ڕێکەوتی 13 گوڵان بە تۆمەتی ئەندامیەت لە کۆمیتەی هاواهەنگی و بەشداری لە کۆبوونەوەی ساڵانەی ئەم کۆمیتەیە لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی شاری بۆکان و لەلایەن قازی گوڵحسێنی و تەنیا لە ماوەیەکی کەمدا بە 1 ساڵ زیندانی تەعزیری سزادرا. جێگەی ئاماژەیە ئەم حکومە لە ڕێکەوتی 13 جۆزەردان بە حەسەن ڕەسوڵنژاد چالاکی کرێکاری ڕاگەیەندراوە.
مانگرتنی کرێکارانی بەردی ئاسنی بافق بەردەوامە. بەپێی هەواڵە ناوخۆیەکان محەممەد عەباسی بافقی لەم بارەیەوە بە هەواڵنێریە ناوخۆیەکانی ڕاگەیاند کرێکارانی کۆمپانیای بەردی ئاسنی ناوەندی شاری بافق لە ناڕەزایەتی بە ناردنە بازاڕی 28.9 لە سەدی پشکی ئەم کۆمپانیە کانزاییە کە بە مەبەستی تایبەتیکردنەوەی ئەم بەشە ئەنجامی گرتووە لە ڕێکەوتی 28 گوڵانەوە دەستیان لە کار هەڵگرتووە و لە شوێنی کارەکەیان مانیان گرتووە. بافقی لە درێژەداوتی لەم دواییانە 28.9 لە سەدی پشکی کۆمپانیای بەردی ئاسنی ناوەندی شاری بافق دانراوە بۆ فرۆشتن و کۆمپانیای پۆڵای خوزستان پشکی کڕینی ئەم فرۆشتنەوەی بردووەتەوە. بە وتەی عەباسی بافقی کرێکارانی ناڕازی لەسەر ئەو باوەڕان ئەم 28.9 لە سەدا لە پشکی کۆمپانیای بەردی ئاسنی ناوەندی شاری بافق دەبێ وەک جاران دەوڵەتی بمێنێتەوە و قازانجەکەشی لە خزمەتی ئەم شارستانە بێبەشکرا و دواکەوتووە دابێت یان ئەوەی کە بە کۆمپانی ئاوەدانی و گەشەپێدانی شاری بافق کە لانی کەم نیو لە سەدی ڕێژەی دانیشتوانی ئەم شارە پێکدەهێنن بسپێردرێت. وتەبێژی شۆرای ئیسلامی شارستانی بافق بە ئاماژەدان بە وتەی بەرپرسانی دەوڵەتی پارێزگای یەزد بۆ پوچەڵکردنەوەی دانی 28.9 لە سەد لە پشکی کۆمپانیای ئاسنی ناوەندی بافق بە کارتی تایبەت جەختی کردەوە. بەرپرسانی باڵا تا ئێستا کارێکیان بۆ پوچەڵکردنەوەی ئەم کارە نەکردووە و وا دیارە خەریکی کاتکوشتن بە مەبەستی دەسەڵگرتنی کرێکاران لە درێژەدان بە ناڕەزایەتیە سنفیەکانیانن. عەباسی لە درێژەدا بە ئاماژەدان بە کاردانەوە نەخوازراوەکانی کانزای شاری بافق لەسەر خەڵکی ئەم شارە وەکو تەشەنەی هێپاتیت، شێرپەنجە و بێبەشبوونی ئەم ناوچەیە لە جادەگەلی پێویست، گازکێشی و هەتا دوایی خوازیاری دابینکردنی خۆراکی کارخانەگەلی دامەزراو یان ئەو کارخانانەیەی خەریکی دامەزراندنی لە ملاولای کۆمپانیای بەردی ئاسنی ناوەندی بۆ ئەنجامی قۆناغگەلی 0 تا 100 دەستەبەرکردنی بەردگەلی دەرهێنرا و بە مەبەستی گەشەی شاری بافق بوون. بە وتەی ئەو گەرانتی ئاسایشی پیشەیی و بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاری لە داخوازیەکانی دیکەی کرێکارانی ناڕازی کۆمپانیای بەردی ئاسنی ناوەندی بافقە. ئەگەرچی ئێران وڵاتێکی دەوڵەمەندە بەڵام ڕاستی ئەوەیە کە کۆماری ئیسلامی لە سەرەتای هاتنە سەرکاری تایستان نەیتوانیەوە لە بواری ئابووریەوە سەقامگیر بێت و سامان و داهاتی وڵات بکات بە ئامرازێک بۆ پێشکەوتنی ژیانی خەڵک لە هەموو ڕەهەندەکان و بە تایبەت ئابووریەوە. لە ماوەی سێدەی ڕابردوو حکوومەتی ئیسلامی بە پێڕەوکردنی سیاسەتگەلێکی ئابووری نازانستیانە نەتەنیا ژیانی خەڵکی ئێرانی بەرەو باشتربوون نەبردووە بەڵکو ڕۆژ لە دوای ڕۆژیش بارودۆخ ڕووی لە خراپی زیاتر ناوە و ڕێژەی هەژاری و دەستکورتی خەڵکی زۆرتر بووە. لەم نێوانەدا چینی کرێکاریش کە بێدەرەتانترین چینی وڵاتن زۆرترین خەساریان لەم بابەتە بەرکەوتووە. ناسەقامگیری ئابووری ئێران بە بۆنەی تاکڕەوی و پاوانخوازی کۆماری ئیسلامی لە زۆربەی هەسوکەوتەکانی لە ئاستی ناوە و دەرەوەی وڵات کاریگەری لەسەر هەموو تاکێکی کۆمەلگا بەتایبەت چینی کرێکار داناوە. بۆ شیکردنەوەی ئەم بابەتە لە بەرنامەی ئەمڕۆماندا میوانداری بەڕێز فەرەیدون خاوەند مامۆستای زانکۆی ڕێنێدەکارتی پاریسمان کردووە. سەرەتا بزانین بارودۆخی ئابووری ئێران لە ئیستادا چۆنە. دولت آقای روحانی تقریبا حدود 1 سال پیش هست که انتخاب شد و در واقع یک میراث خیلی خیلی شومی رو از دولت آقای احمدی نژاد تحویل گرفت، چون که در طی دوره 8 سال زمامداری محمود احمدی نژاد در واقع تولید ناخالص ایران به شدت کاهش پیدا کرد، به خصوص در 2 سال آخر زمامداری ایشون ما در سال 1391 یک سقوط تولید ناخالص داخلی رو در حد 6% داشتیم و سال 92 هم تقریبا به مقدار 3% ایران کسری به اصطلاح سقوط تولید ناخالص داخلی داشت. نرخ تورم به شدت در ایران بالا رفته بود. ما یاد میاریم که نیمه سال گذشته نرخ تورم در ایران به بالای 40% رسید. فشار تحریم ها اقتصاد ایران رو به شدت از نفس انداخته بود و مجموعه این عوامل باعث شد که دولت 11 یعنی دولت آقای روحانی در شرایط خیلی سختی به عرصه قدرت وارد بشه و تفاوتی که دولت ایشون داشت با دولت پیشین
این بود که در مجموع یک تیم اقتصادی نسبتاً خوبی مرکب از افراد کارشناس در دولت ایشون شرکت داشتند، به خصوص تیم اقتصادیش مرکب از وزیر امور اقتصادی و دارایی آقای علی طیب نیا، وزیر نفت که آقای زنگنه بود، مشاور اقتصادی آقای روحانی، رئیس دفتر روحانی، وزیر صنایع، و در مجموع کسانی بودند که خیلی سابقه خوبی داشتن در تکنوکراسی جمهوری اسلامی. با این همه امسال میشه گفت که در مجموع در بعضی از زمینه‌ها یک پیشرفت‌هایی حاصل شده. نرخ تورم که حدود بالای 40% بود در حال حاضر در محدوده 30% قرار گرفته که هنوز هم البته نرخ بسیار بسیار بالایی هست، جزء نرخ تورم‌های بالای دنیاست، ولی نسبت به سال گذشته تا اندازه زیادی، تا اندازه‌ای کاهش پیدا کرده. نرخ رشد به هر حال میشه گفت که از محدوده منفی خارج شده و شاید امسال بشه گفت که شاید امسال ایران بتونه به یک نرخ رشدی در حد پایین برسه دست کم، ولی دیگه نرخ رشد منفی نباشه. مذاکراتی در جریان هست با کشورهای 5+1 بر سر دستیابی به یک قرارداد دائمی در مورد توافقنامه دائمی در مورد پرونده هسته‌ای، و در مجموع میشه گفت که در حال حاضر تحولات خیلی خیلی چشمگیری در اقتصاد ایران پیدا نشده. تورم هنوز بالاست، اقتصاد هنوز در حال رکود، کارخونه‌ها زیر ظرفیت خودشون کار میکنند، ولی به هر حال یک نوعی تفاوت‌هایی نسبت به گذشته پیش آمده، نوعی فضای اعتماد بهتر شده و کلاً نگاه‌ها متوجه هست به خصوص به پایان مذاکرات ایران با گروه 5+1. اگر این مذاکرات موفقیت آمیز تمام بشه و اگر توافقنامه نهایی بسته بشه بین ایران و کشورهای غربی به خصوص، اون وقت میشه امیدوار بود که برداشته شدن تحریم ها بتونه تا اندازه‌ای فشارهای اقتصادی رو کم بکنه در کوتاه مدت، ولی در دراز مدت بهبود اقتصاد ایران نیازمند انجام یک سلسله اصلاحات بنیادی است. هەروەها کە لە سەرەتای باسدا ڕامگەیان سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە بواری ئابووریدا کاریگەری زۆری لەسەر ژیانی خەڵکی ئێران بە گشتی و کرێکاران بە تایبەتی داناوە. وەڵامی پرسیاری دووەممان لە میوانی بەرنامە دەبیستین لەم بارەیەوە. خب تأثیرش زیاد هست، به خاطر اینکه بار تورم رو محرومترین قشرهای اجتماعی متحمل میشند و تورم برای خانوارهای ثروتمند و حتی متوسط بالا تأثیر زیادی نداره، در حالی که بر خانواده‌های متوسط و به خصوص خانواده‌های متعلق به دهک‌های درآمدی پایین تورم بر اینها به شدت تأثیر میذاره، به خصوص از این لحاظ که خب این خانواده‌ها بیشتر کالاهای لازم میخرند و به خصوص مواد خوراکی و نرخ تورم در مورد مواد خوراکی به شدت بالا بوده و هنوز هم به شدت بالا هست. از طرف دیگه خب نرخ بیکاری در ایران در وضعیت بدی هست، رسما بالای 10-11%، ولی به صورت غیر رسمی چیزی در حدود 17-18، حتی بعضی از کارشناسا 20% اون را ارزیابی میکنند. نرخ بیکاری در بین جوانان 15 تا 29 سال خیلی بالاست و کسانی هم که به خصوص تحصیلات دانشگاهی کردن در بین جوانها موفق نمیشن که کار پیدا بکنن در حال حاضر. به خصوص مسئله فارغ التحصیلان بیکار در ایران به شدت مشکل آفرین شده، ولی همونطور که عرض کردم اگر موافقتنامه‌های مذاکرات ایران با گروه 5+1 پیش بره و تحولی در روابط بین‌المللی ایران پیدا بشه و تنش‌های خارجی کاهش پیدا بکنه، این امکان وجود داره که یک گشایش‌هایی در عرصه اقتصادی پیدا بشه و این به خصوص
فشار بر طبقات محروم رو هم کمتر میکنه. بەهاتنە سەرکاری حەسەنی ڕۆحانی سەرۆک کۆماری کلیل بەدەستی کۆماری ئیسلامی ئەم بارودۆخە هیچ ئاڵوگۆڕێکی ئەرێنی بەسەردا نەهاتووە و چینی کرێکار ڕۆژ لە دوای ڕۆژ لە بواری ئابووریدا فەخیرتر دەبن. سەبارەت بە کێشە ئابووریەکانی کرێکاران لە دەوڵەتی حەسەنی ڕۆحانیدا پرسیارمان لە میوانی بەرنامە کردووە. مسئله کارگران بی ارتباط نیست با مسئله وضعیت اقتصادی عمومی کشور. در وضعیتی که نرخ رشد پایین باشه، طبعا سرمایه گذاری انجام نگرفته باشه، واحدهای تولیدی ایجاد نشده باشند، واحدهای موجود تعطیل بشن، واحدهای موجود زیر ظرفیت خودشون کار بکنن، طبعا قربانی اصلی کارگران ایران هستند و بنابراین به کار افتادن دستگاه‌های تولیدی ایران به طبقه کارگر ایران هم امکان میده که در وضعیت مناسبتری قرار بگیره. منتها مسئله دیگه هم که هست، نرخ دستمزدها در ایرانه که بر اساس مذاکرات آخرین مذاکراتی که در مورد حداقل دستمزد انجام گرفت و سطح حداقل دستمزد به کمی بالاتر از 600,000 تومان در ماه افزایش پیدا کرد، ما میدونیم که با این تورم سنگین این دستمزد کفاف زندگی یک خانواده کارگری رو به خصوص در شهرهای بزرگ به هیچ وجه نمیده و در نتیجه این معادل فقره. بنابراین در وضعیت فعلی به خصوص باید این مسائل حل بشه، ولی این رو هم که ما بگوییم که به صورت مصنوعی حقوق کارگران اضافه بشه و به اونها پولی بدن که هیچ به اصطلاح قدرت خریدی نداره و این افزایش دستمزدها با تورم خنثی بشه، این هم چاره‌ساز کار نیست. شرط اول برای بهبود وضعیت کارگران در ایران این هست در درجه اول که دستگاه اقتصادی ایران به کار بیفته، تولید به کار بیفته، واحدهای تولیدی به کار بیفتند و وضعیتی به وجود بیاد که اعتماد به جامعه ایران برگرده و در اون شرایط طبعا کارگران هم میتونن در وضعیت مناسبتری مذاکرات خودشون رو با کارفرماها و دولت انجام بدن و طبعا امتیازهای بیشتری به دست بیارن. پرسیاری کۆتاییمان لە میوانی بەرنامە ئەوەیە کە بە لێکدانەوەی ئەم بابەتانە و درێژە پێدانی هەڵسو کەوتە نابەجیەکانی کۆماری ئیسلامی لە بواری ئابووریدا داهاتوو چۆن ئەبینن، یا باشترە بڵێن لەوانەیە گۆڕانکاریەکی ئەرێنی ڕوو بدات؟ خیلی گفتن این سخت پیشبینی این مسئله، چون به هر حال در ایران همچنان جناح‌های مختلفی هستند که تصمیم گیری میکنن. کسانی هستند که موافق این هستند که اعتماد به جامعه ایران برگرده، روابط ایران با دنیا بهبود پیدا بکنه، وضعیت به اصطلاح سرمایه گذاری در ایران بهبود پیدا بکنه، راه باز بشه برای اینکه مردم سرمایه گذاری کنن، فعالیت کنن، محیط کسب و کار آزاد بشه. این یک طرف. ولی از طرف دیگه جناح‌هایی هم در ایران هستند که اونها به شدت با عادی شدن وضع مخالفت میکنند، به خصوص از این نظر که اولا بخش دولتی در ایران میدونیم خیلی جای سنگینی داره، بعد بخش‌های شبه دولتی هم در ایران هستند، بنیادها، سپاه پاسداران و غیره، بخش بزرگی از قدرت تولیدی ایران در اختیار اینهاست و طبعا در این وضعیت گروه‌ها، لابی‌ها یا به قول بعضی‌ها مافیاهایی هستند که به شدت با بهبود وضعیت، با عادی شدن وضعیت مخالفت میکنن. این به اصطلاح نبرد بین دو جناح همچنان ادامه داره و آینده بستگی به این داره که کدوم یک از این دو جناح بتونن موفق بشن. اونهایی که میخوان ایران رو در وضعیت عادی قرار بدن، هم در داخل و هم در روابط با بین المللیش، و کسان دیگری که به خاطر منافع خودشون سعی میکنن که جلوی این عادی شدن وضعیت ایران رو بگیرند. بینەرانی بەڕێز زۆر سپاسانەکەین کە تام کاتە لەگەڵمان بوون تا بە یەگەشتنەوەیەکی تر هەر شاد و سەرکەوتوو بن.